ایوار باش بنرین هجا ایرو ام دیالوگا اکادمیک تا دیگل مجارک نو به میوانک هجا به هورانه مجاره ما ایرو هرم فدرال کردستان و پرسکریکا دستوره میوان من دکتر عمر نوردینی ماموستا نوردینی لزانکوی لبنانی فرانسی لهولری ماموستایا هر وها جیگری سروک زانکوی بو کاروبار خواندوانایه ماموستا دکتر عمر نوردینی اندام پارلمانتو کردستان لسال 2009 و 2013 ده او دماکو رشنویسا دستوری یا یکم دهات آماده کرین. دکتر عمر ایوار باش بخیراتی؟ ایوار باش سلاو ریز بو تاو بو همی جگرو بینرت هجا گلک سپاس پرسن ما ایرو ده برنامه و مجاره ده بو تانها هرما فدرال کردستان دستور نهاته چکرین نهاته پجراندن استنکن سرکت چنه بری چی بو استه چنه نها چنه دستور هرم چند کارج دستور عراق جداتر به فرقیت چند کارتی ده به پیش 15 سالان رشنویسا دستور هاته آماده کرین رشنویس نها همین رشنویسه یان فرقیت دناوبر هر دو رشنویسان ده هیه گلو پیمانه که کمالگهی پیمانه که سوسیال یا لکردستان لسر دستوری به شیوه که دموکراتیک پیکانه ممکنه یان نا کی بو چه لسر چی جان بابتان دجن لهو کرن دی چی جان ورادا لهو نکرن هیه آخر جناب تزانه زانکو کردستان بیداوی حولدانک بو جارکدن پوپولر کرنا آنینا روژه و یا دستور کنفرانسک آماده کرد گلو لبغدای یان لطرفین سیاسی چون لبه او که دنیرن لبه جارکدن اکتوال کرنا دستور دنیرن پرسیمه اون وکیدن دوی ناورو که دا چند پرسیمه ممکنه هبه او هر بها جالی بنرین ما تماشوانان واجه و پرس و هبن و هر بها نیرین و دیتنی خواه درباره دستوری دا بیجن بگومان او برنامه ارمان جاوی اوکو پروسسا دستوری لباشوری بو رایا گشتیا کردان به شیوه که گلمپر به تایبتی جی باکور و روجاوای کسین کو بکرمانجی داخبن او آگاهداری بیتداین پرسیار اما پیشی ماموستا اگر خواهی عمل دو دست بکن جناب ماموستا لزانکوی لبنانی و فرانسی ده لهولری توانه درباره ام دیالوگ اکادمیکن به تایبتی کاروبار اکادمیکی ما علاقدار دکه جناب توانه پیشی چند آگاهداری لسر او یونیورسیته او زانکویا بده چی بشهنن چی کاره کی جان دمیه او هاتیه ساسکرن لهولری زانکویا که چاوایه بله جارێکی تر ئەو کاتەی ئێوە باش زۆر سپاس کاک یەشار لە ڕاستیدا ئەم پرسیارێتە خستنە ڕوو هەمی گرنگن سەبارەت بە مژارە دەستورێ ئەس هەوڵ دەدەم وەڵامێوان بەرسڤێوان بدەم سەبارەت بە زانینگەهێ و
بە گوێرە قانونە لە هەرێمە کوردستانێ مە دوو جۆر زانکۆ هەنا. زانکۆیە کە فەرمی سەر بە حکوومەتە هەرێمە کوردستانێ و جۆرێک زانکۆیە ترمە هەند زانکۆیە تایبەتن ئەهلینە. زانکۆیە لوبنانی فەڕەنسی لە ساڵە 2007 هاتە دامەزراندن و زانکۆیەکە تایبەتە. ئەو بەس بە گوێرەی یاسا لە هەرێمە کوردستانێ هەروەها بە گوێرەی یاسا لەسەر ئاستی عێراق ئەو زانکۆیەکە قانونی دان پێدانراوە و ئێستا نزیکی 3000 خوێندکار هەنە، 4 کۆلیژە سەرەکیمە هەنە. کۆلیژەیەک تایبەتە بە هەندەسەی و زانستی کۆمپیوتەر و کۆلیژە تایبەتە بە دارایی و ئابووری، ئێک تایبەتە بە یاسا و پەیوەندیە نێودەوڵەتی، کۆلیژێکی تر تایبەتە بە پەروەردە و زمان. مە 20 بەشێ جۆرا و جۆر هەنە لە زمانە، لە یاسا، پەیوەندی نێودەوڵەتی، لە ژمێریاری، لە بزنس، لە مارکێتینگ، تا دەگاتە هەندسەی کۆمپیوتەر و ئایتی و نیتۆرک. مە چەند ناوەندێکی زانستی و ئەکادمیش هەنە. مەسەلەن مە سەنتەرێکی دراساتێ استراتیجی هەیە، مە سەنتەرێکی تایبەت بە دراساتی جێندەری هەیە، مە گۆڤارەکە زانستی هەیە بە ناوی قەڵای زانست. ئەبە سەبارەت بە زانکۆ. سەبارەت بە پرسگرا دەستورێ جەنابێتە پرسیار کرد کە تەجروبە و ئەزمونە هەرێمە کوردستانێ یان لەگەڵ پرسا دەستوری چەوانە و ئاستەنگەکان چین بۆمە تا ئێستا نەبووینە خاوەن دەستور. دەستور ینی وەک گرێبەستێکی کۆمەڵایەتی سیاسی دبێژن دایکی یاساکانە، واتە یان دبێژن مەلیکە یاساکانە، پادشای یاساکانە. چونکە دەستور ئەگەر بە شێوازێکی دیموکراسی بێتە ئامادەکردن و پەسەندکردن و چێکردن، ئەو پێویستی بە ڕیفراندۆمی دەستوری هەیە، واتە پێویستە گەل بە شێوەیەکی دیموکراسیانە و ئازادانە وی پەسەندکە. بەڵام هەمی قانونێتر ژە پەرلەمانێ دەردەچن. بەس دەستور دەبێ ڕەزامەندی لەلایەن گەلی بێتە دان لەسەری. ئەوە فەرقی ئەساسیە، بۆیە دبێژن مەرجەعی گەورە و دایکی یاساکان و پاشای یاساکانە. وی باڵایی هەیە، باڵایی دەستورێ بەسەر هەموو قوانین و تعلیماتێک کە لە وڵاتی هەن بۆ بەڕێوەبردننی وڵاتێ. دەستور وی سەروەری هەیە، وی باڵایی هەیە. هەر یاسایەک، هەر ڕێنماییەک، هەر بڕیارێک بێتە دەرکردن لە وڵاتی نابێ ناکۆکی دژبەری لەگەڵ دەستوری هەبێ، واتە بێتە مەرجەعی گەورەی قانونی بۆ حکومڕانیەتی و بۆ بەڕێوەبردننی وڵات. ئەو پرسا گرنگانەی کە لە دەستوردا دێتە تەنزیمکردن و ڕێکخستن پرسی ماف و ئازادیە. ماف و ئازادی هاوڵاتیان و پارت و لایەنە سیاسی ڕێکخراوەکان و بە شێوەیەکی گشتی ماف و ئازادی ئەساسی و گشتی هاوڵاتیان ئەگەر لە وڵاتێکیش فرە نەتەوەیی و فرە مەزهەبی هەبێ، مافیوان پێکهاتان زۆر گرنگە لە دەستوردا هەبێت. پرسێکی تری گرنگ ئەوەیە کە دەستور علاقات و پەیوەندی نێوان دەسەڵاتەکان ڕێک دەخا. دەسەڵاتێ یاسادانانێ کە پەرلەمانە و دەسەڵاتێ جێبەجێکردنێ کە
هەم حکوومەتە و هەم سەرۆکی وڵاتێ یان سەرۆکی هەرێمەیە، هەروەها دەسەڵاتی دادوەری کە بریتیە لە محکەمە و قەزا و پشتی هەنگێ چۆن کۆمەڵێک دەستە و دامەزراوە موئەسساساتی تریش بۆ بواری جیاجیای وڵات دروست دەکرێت. بۆ نمونە کۆمیسیۆنێک تایبەت بە هەڵبژاردن، کۆمیسیۆنێک تایبەت بە مافی مرۆڤ، لە هەندێک وڵاتە کۆمیسیۆنێک تایبەت هەیە بە هەندێک پرسی تری گرنگ. بۆیە هەمی علاقەی نێوان موئەسساسات و دەسەڵاتی وڵاتی بە شێوەیەک تەنزیم دەکا، بە شێوەیەک ڕێک دەخا لەسەر دوو پرەنسیپی سەرەکی. ئێک لێکجیایی دەسەڵاتەکان، واتە ئەم دەسەڵاتانە لێکتری گیان فەسڵ هەیە لە نێوانی ئەواندا، بۆ ئەوەی هەموو دەسەڵات لە دەستی لایەنێکێ لە دەستی کەسێکێ کۆنە بێتەوە. دوو تەنسیق و تەعاون، واتە هاریکاری و هاوسەنگی لە بەرامبەر دەسەڵاتەکاندا، تا پەرلەمان لەگەڵ حکوومەتی، حکوومەت لەگەڵ دەسەڵاتی دادوەری و حاکم و قەزا تەعاون لە نێوانیاندا هەبێ. هەروەها هاوسەنگی و تەوازن هەبێ بۆ ئەوەی دەسەڵاتێک نەبێتە هەڕەشە بەسەر دەسەڵاتێکی ترەوە یان زێدەگاویە بەسەر دەسەڵاتێکی تردا نەکات. اعتزار هەیە کارەباچ و دقیق ئێستا دەزڤڕی. من بەردەوام بم لەسەر ئاخافتنیان جەنابێتە دەئاخوی توانێت بەردەوام بە یانژی تو ئەگەر کارەبا چاوا چوو ینی دێت ئێستا دێت بەێ مامۆستە بەلێ تۆ ئاخافتنەکە بەردەوام بکێ. ئەس دەبێ ناوبەرێدا دخوازم شتێکی بلێم. ئەم کورد سۆسیۆلۆژیە کێمە هەیە بۆ ماف و ئازادیە بۆ بەدەستخستنە ماف ئەم زۆر تێکۆشین و بەدەلان دەدەن تاکو ئەو ماف میسۆگەر بۆخە میسۆگار بکن بۆ گارانتی بکن لێ وەختێک تێ ئەو ماف ئێدێ ژعالی یاساوە تێتە میسۆگەرکردن ئەم بکارانینا بێ مافێدا ڕالیزەکردنا بێ مافێدا ئەم پرسستن ئەم نەتوانن بە زیرەکتی ئەو مافە بکار بینن. نمونە لە باکوور زۆر بۆ زمانی کوردی تێکۆشین هاتێداین بەدەل هاتێداین دەرسên hilbijartî hate hilbijartin danîn ji alî wezareta perwerde we lê Kurd zarokên xwe neşandin wa dersên ew. Este li başûr li Iraq ême mafê me heye em destûra xwe destûra Kurdistanê durust bikin. Destûra Kurdistanê deynin ku ewa bi şêweyekê dir ewa devletnameya yani ewa constitution destûr ewa nameya devletbûnê ye lê ewa 16 sale em wê mafê xwe ya ku destûra Iraqê bo me nas kiriye bo me pesend kiriye bo me mîsoger kiriye em netwanin em nikarin vê mafê xwe bikar bînin. Bo bi qasê dizanim ke 2013 da ew reşnivîse ya destûrê Kurdistanê nêzîkî 800,000 digel ew dezgaha ku xorek belav dikir li malbatan li Kurdistanê nêzîkî 800,000 nusxe bo millet hatiye belav kirdin bo ku destûr ew destûre bibe bikeve rapirsiyê bibe referandumê. Bo çênebû bo asteng li ku ye problem li ku ye em dikarin biçek bi vî awayî jî li ser vê meseleyê bisekîn. بەڵێ لە ڕاستیدا ئەمە حەقێکی دەستوری هەیە بە پێی دەستوری عێراق مادەی 120
دبێژی هەرێما کوردستانی دکارە دەستوری خۆ هەبێ بەس بەو مەرجە ئەو دەستوری هەرێمی کوردستانی دێتە ئامادەکردن و پەسەندکردن دژبەری و تەناقۆز و ناکۆک نەبێ لەگەڵ دەستورە عێراقی بۆیە مە لە 2005ەوە ما لە ڕووی دەستوریەوە ئەوەی پەیوەندی بە عێراقەوە هەیە مە دەمانتوانی ببین بە خاوەن دەستور سەرەتای کارکردن بۆ ئەوەی دەستور لە هەرێما کوردستانی هەبێ ساڵە 1992 پشتی هەڵبژاردنێ و دامەزراندنە پەرلەمانی کوردستانی لە پەرلەمانی کوردستانی لیژنێک هاتە دروستکردن بۆ ئامادەکردنە درافتا دەستورە هەرێما کوردستانی واتە بەرێ ڕووخانە ڕژێمێ و سەرکردایەتی سیاسی مە بیر لەوە کردبوو کە مە لازمە کار بکەین و پێویستە مە دەستورێکی تایبەت بەخۆ هەبێ بەس پشتی هەنگێ ڕووداوەکانی ساڵانی 90 و بەداخەوە ناکۆچی سیاسی نەیهێشت مامۆستا دەنگ چوو دەنگێت تۆ چوو بەڵێ تەمام ئێستا هەیە دوای ئەوە لە ساڵی 2002 بەری ڕووخانە ڕژێمێ پەرلەمانی کوردستان لە مانگی 11 ساڵی 2002 و پرۆژەیەکی دەستوری تەسوید کرد تەبەنی کرد واتە درافتێکی دەستوری حاضر بوو پەرلەمانی کوردستانی وی تەسوید کرد و پەسەند کرد بەڵام پشتی هەنگێ ئەحداثی سیاسی لە عێراقێ و بە تایبەتیش ڕووخانە ڕژێمێ مەخستە مەرحەلەیەکی تری سیاسی و هەروەها لەسەر ئاستی نافخۆی هەرێمی کوردستان مە مشکلات و ئیداری هەبوو پشتی هەنگێ پەرلەمانی کوردستان بە هەمی فراکسیۆنێ و هەموو ئەحزابە جارێکی تر شول کرد هەروەها ئیدارە و حکوومەتی هەرێمی کوردستانی یەکگرتەوە بیر لە ئالیەتێکی تر کرا بۆ ئەوەی ئیش لەسەر دەستور بکرێت بۆ ئەوە لە ساڵی 2005ەوە جارێکی تر لیژنەیەکی دەستوری دانرا بۆ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئیش بکات بۆ ئامادەکردنی دەستور لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کەسانی پسپۆر و شارەزا لە بواری دەستوری و قانونی دەستوری و بەشدار بوون وان چەند ساڵان کار کرد تا درافتێک ئامادە بوو ئەو درافتە لە ساڵی لە حوزەیرانی 2009 بە دەنگی 96 ئەندام پەرلەمان لە کۆی 95 ئەندام پەرلەمان لە کۆی 96 ئەندامی پەرلەمان پەسەند کرا و ئەو درافتەیە کە جەنابێتەش بەحث کرد ئەو درافتەیە هاتە پەسەندکردن ئەوە پشتی کە پەرلەمانی ئەم درافتە پەسەند کرد بۆ ئەوەی تەئیدی سیاسی لەلایەن حزب و لایەنی سیاسی هەبێ لە بەیاننامەیەکی هاوبەشدا 36 حزب و لایەنی سیاسی کوردستانی بە جیاوازی لایەنی فکری و لایەنی فەلسەفی و هەمی پێکهاتێت کوردستانێ وان تەئیدێک ئەم درافتە کرد یعنی وان پەسەند کرد و پشتیوانی ڕاگەیان هەروەها پەرلەمانی کوردستان ئەو پەسەندکردنە دەستی یەکەمە نەوایە مامۆستا پەسەندکردن یەکەم بەڵێ بۆ یەکەم پەسەندکردنێ دووەمە ساڵی 2002 پرۆژەیەکی تر تەبەنی کرا بەڵام ساڵی 2002 پەرلەمانی لیژنە بۆی چێ نەکردبوو بەس پرۆژەیەک ئامادە کرابوو وی تەبەنی کرد بەس پشتی 2005 پەرلەمانی لیژنە بۆی چێ کرد لیژنە لە هەمی نوێنەری هەمی ئەحزابە هەمی لایەنە هەمی فراکسیۆنی پەرلەمانی تێدا بوون و خەڵکی پسپۆر و شارەزا تێدا بوون ئەوە بۆ دووەم جار پەسەند کرا لە
حوزەیرانی لە مانگی 6 ساڵی 2009 و طبعا ئەم پەسەندکردنە بە گوێرەی قانون بوو. لە ساڵی 2008 پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 16 دەرکرد تایبەت بە پەسەندکردنی دەستوری هەرێمی کوردستان. بۆی چاوا دەستور دێتە پەسەندکردن، چۆن تەعامل لەگەڵوی دەکرێت و ڕێکاری یاسایی چییە بۆ ئەوەی کە پشتی پەسەندکردن لە پەرلەمانێ چۆن ڕیفراندۆمی دەستوری لەسەر بێتە چێکردن. پشتی هەنگێ لە 2009 کە بەرەو ئینتخاباتێکی تازە چوو هەرێمی کوردستان لە مانجی تەمووزی 2009 هەڵبژاردنێکی تر دروستکرا، ئۆپۆزیسیۆن لەدایک بوو، بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان وەکو بەڵێ بزوتنەوەی گۆڕان وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن و لایەنێکی سیاسی تازە لە ناو ساحەی کوردستان داهات. ئەوان دژی دەستور بوون. ئەو کات مووقیفی خۆ بە ڕسمی ئەعلان کرد کە مەلتەئیدی ئەو دەستورە ناکەین لەبەر ئەوەی حەسەب یعنی ڕوانگە و ڕێی ئەوان پێیان وابوو کە مشکلەی هەیە. دواتر لەسەر ئەوە سەرکردایەتی سیاسی وتی مشکلە ئەوە دەسەلاتە سێرۆک بەهێزترە گەورەیە. ئەو مشکلە بوو. مشکلە چی بوو؟ لە ڕاستیدا ئەو کات ئەوان پرسی دەستوریان کرد بە بابەتێک بۆ هەڵمەتی هەڵبژاردن. وان ئیدعا کرد کە ئەو دەستورە سەرۆک لەلایەن میلەت دێتە هەڵبژاردن، مە دەوێت سەرۆک لەلایەن پەرلەمان بێتە هەڵبژاردن و هەروان گوت دەسەڵاتێ سەرۆکە هەرێمێ زۆرن مە دەبێت دەسەڵاتێوان کەم کەیتەوە. ئەوە لە ڕوانگەی بیر و بۆچوو نیوە و بۆیە ئەوان وا ئیدعا کرد ئەگەر سەرۆک لەلایەن میلەت هەڵبژێت سیستەمی سیاسی نابێتە سیستەمی پەرلەمانی، بەس لەباری ئەوە زانستیەوە لە بواری یاسای دەستوریەوە و لە بواری سیستەمی سیاسی وڵاتانیشەوە ئەم بۆ چوونە نەدروست بوو، چونکە دەکرێت سیستەمی سیاسی پەرلەمانی بێ و سەرۆکیش لە ناو میلەتی بێتە هەڵبژاردن. ئەوە چ مشکلە بۆ سیستەمی سیاسی دیموکراسی چێناکە. بۆیە ئەو کاتیش وا سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان گوتمە دەستور پرسێکی نیشتیمانیە، لازمە دەستورمە کۆب کاتەوە نەک تەفرەقە دروستکە. دەستور گرێبەستێکی کۆمەڵایەتی سیاسیە و لازمە و پێویستە جۆرێک لە هەڵوێستی هاوباش، ڕوئیای هاوباش، هەروەها تا تەسیریش بێتە لەسەر میلەت بۆ ئەوەی لە ڕیفراندۆمی دەستوری خەڵک دەنگی بۆ بدا. بۆیە لە پێناو ئەوەی کە ئێکریزی نیشتیمانی لەسەر دەستور هەبێ ئەو کات نەخرایە ڕیفراندۆمەوە تا ڕیفراندۆمی دەستوری لەسەر دەستور چێ نەکرا. بە پێی قانونیش دەبێ ڕیفراندۆمی دەستوری لەسەر بکرێ و میلەت دەنگی لەسەر بدا، گەل دەنگی لەسەر بدا، جەماوەر دەنگی لەسەر بدا، چونکە هەرێمی کوردستان بڕیاری داوە دانانی دەستور دەبێت بە شێوازی دیموکراسی بێ. شێوازی دیموکراسی دەستور ئەوەیە کە پشتی ئامادەکردن و پەسەندکردنی درافتی دەستور لەلایەن پەرلەمان و شارەزایانەوە دەبێ میلەت دەنگی لەسەر بدا، ڕیفراندۆمی دەستوری لەسەر بکرێت. ئەو کات ڕیفراندۆمی دەستوری لەسەر نەکرا و دواخرا تا ساڵی 2015 لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان. جارێکی تر پەرلەمانی کوردستان قانونێکی تازەی دەرکرد بۆ ئامادەکردنی دەستورێکی تازە و پەسەندکردنی لە پەرلەمان دواتر بخرێتە ڕیفراندۆمی دەستوری. بەس دیسان ململانەی سیاسی دروستبوونی ئەزمەی سیاسی لە ساڵی 2015 طبعا لیژنە دروست بوو، لیژنە لە 21 ئەندامێ دروست بوو، لە ئەندامێ پەرلەمانێ و لە کەسانی شارەزا و ئەکادیمی و پسپۆر و لە دەرەوەی پەرلەمان و بەشێکیان مامۆستای زانینگە هەیەبوون.
ئەو لیژنەیە لە ساڵی 2015 وی کار کرد لەسەر ئامادەکردنی درافتێکی تازە و بە سوود وەرگرتن لەم درافتە کە ساڵی 2009 پەسەند کرابوو. بۆ ئێوان 74 مادە ئامادەیان کرد و بەردەوام بوون لە ئیشکردن، بەڵام بەداخەوە ئەو کاتیش لە هەرێمی کوردستان قەیرانی سیاسی و کێشەی سیاسی دواتر ئەزمەیەک لە ناو پەرلەمانی کوردستان دروست بوو و ماوەی کارکردنی لیژنەکە 90 ڕۆژ بوو و 3 هەیف دەبوو لە 3 هەیڤان وان شولێ خۆ تەواو کردبە، درافتێکی تازە ئامادە کردبە، بەس بەهۆی ئەم کێشە سیاسیە کە پەرلەمانیش بۆ ماوەیەک پەکی کەوت، ماوەی قانونی و یاسایی لیژنەکە تەواو بوو، شولێوان تەمام نەبوو مایەوە و تا ئێستا ماوەتەوە. وا ئێستا وەکو بەڕێستان ئاگاتان لێیە جارێکی تر گفتوگۆ لەسەر دەستور گەرم بووە، بۆتە یعنی هاتۆتە ناو ڕۆژەوەوە مامۆستا بەرێ ئەم بن ئەو گەنگەشەیە یا ئیرۆ ئەو بۆ درافتێکە نو ئیتراز سەرەکە یعنی ئەو تەمام دەسڵات سەرۆک زۆرە ئەو یەک وەکێتە چه سەدەم هەبوو یعنی درافت نودا فەرقیەت چ بن یعنی جوداتی چ بوو کێشە پرۆبلەمین کێشەی چ بوو؟ بەڵێ لە ڕاستیدا لەسەر چەند بابەتێکی گرنگ ڕوئیای جیاواز یان هەڵوێستی جیاوازی سیاسی هەیە. ئەو کات ئاستەنگی سەرەکی بریتی بوو لە پرسی سیستەمی سیاسی بە تایبەتیش هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لەگەڵ بانگەشەکردن بۆ ئەوی دەسەڵاتی سەرۆکی هەرێمێ زۆرن. بەس لە ڕاستیدا دەسەڵاتی سەرۆکی هەرێمی ئەوێ لەناو ئەب درافتەدا هەنە و ئێستا بە قانونیش هەنە، بە قانون هەیە و لە ساڵی 2005ەوە مە قانونی سەرۆکایەتی هەرێم هەیە و دەسەڵات بۆوی تەحدید کردینە و مە 2000 سەرۆک لەلایەن پەرلەمانی هەڵبژاردیە ساڵی 2005 و ساڵی 2019. ساڵی 2009 مە سەرۆک لەلایەن میلەتێوە هەڵبژار. لە هەردوو نمونە چێ ئەوەی سەرۆک لەلایەن پەرلەمان هاتۆتە هەڵبژاردن، چێ ئەوەی سەرۆک لەلایەن میلەت هاتۆتە هەڵبژاردن، لە باری واقعیەوە ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێم کە هەن دەرنەکەوتووە ئەبەندە زۆرن کە مەترسی هەبێ بۆ سەر دەسەڵاتی قەزا یا دەسەڵاتی پەرلەمان. بەشێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کە لەم درافتەدا هەن یان لە قانوندا هەن واجبن ئەرکن، نەک دەسەڵاتە، نەک ممارەسەکردنێ دەسەڵاتە. بۆ نمونە مەسەلەن بێژی سەرۆکی هەرێم بۆ دامەزراندنە مەسەلەن ڕاوێژکاران دەبێ مەرسوم دەرکا، دەبێ فەرمان دەرکا. ئەمە نەممارەسی سەلاحیاتێ، ئەمە ئەرکێکە سەرۆکی هەرێم مەرسومێک دەردەکات و ژمارەیەک خاڵی تریش هەن کە لە ئەساسدا ئەرکن نەک دەسەڵاتن، بەڵام لە قانونیدا لە ژێر عینوانی دەسەڵاتی سەرۆکی هەرێم دانراون و ڕیزبەندی کراون. بۆیە لە دەستوری نوێدا لە درافتی نوێدا پێویستە ئەم دوو شتە لێک بێتە جوداکردن. ئەوی فعلەن دەسەڵاتە لە ژێر عینوانی دەسەڵاتێ بێتە تەنزیمکردن، ئەوێ ئەرکە و لەسەر شانی سەرۆکی هەرێمێ لە ژێر تایتڵ و عینوانی ئەرکەکانی سەرۆکی هەرێم بێتە تەنزیمکردن و دەقنووسکردن. مامۆستا ئەو بابەتە ئەدەوێ ئەم بابەتێدا دژایەتی دەگەل دەستورە عێراق یعنی لەگۆر ئەو کێ ئەوە پێویستە دەستورە کوردستان
فرقية دستور العراق تنبت جناب تدزانا كالعراق سرو كومار بهربجارتني نايت سر دسلات يعني او البرلماني نوايا لآلية او تدا فرقيات يعني ناكوكي اللي قال عراق يا بغداد هي يعني يا ك او ك تنه برساركي دروستا خوي اوي جرينجا جوري سيستمي سياسيه لدستوري عراقي بيجي عراق سيستمي سياسي ديمقراسي كوماري برلماني فيدراليه لدستوري لو درافتش دا او دافتا بواضحي نوسراوه سيستمي سياسي هرمي كردستان ديمقراسي برلمانيه بله ولازمه لدرافتي نويجدا لدستوري نويجدا ابا بنوسري و تشيشانينا لسر اويك ما سيستمي سياسي ديمقراسي كوماري برلماني ما دويت و لا هەندێک سیستەمی سیاسی دیموکراسی پەرلەمانی سەرۆک لەناو پەرلەمان هەڵدەبژێت لە هەندێکی تر لەلایەن میلەتی هەڵدەبژێرە بۆ نمونە مەسەلەن لە تونس لە نەمسا لە بولگارستانیشی لە بولگارستان دموکراسیە پەرلەمانتەرێ سەرۆک ئالیە خەڵک وەتێ ئەوێ گەلێک گرنگە بۆ سیستەمی سیاسی پەرلەمانی دبێژن دوانەیە دەسەڵاتێ تەنفیزی واتە سڵتەی تەنفیزی دوو باڵە ئێک حکوومەتە ئێک سەرۆکێ وڵاتەیە لازمە لە سیستەمی سیاسی دیموکراسی پەرلەمانیدا حکوومەت لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردرێ پەرلەمان دەنگ بدا بە سەرۆکی حکوومەت بە کابینەی حکوومەت و دواتر پەرلەمان چاودێری و مراقەبەی حکوومەت دەکا وەک چۆن دەتوانێ دەنگی پێ بدا سقەی پێ بدا و دەتوانێ سقەشی لێ وەربگریتەوە و دەتوانێ لای بدات ئەوە زۆر گرنگە لە هەرێمی کوردستانیش ئەمە هەیە و لە قانونیشدا هەیە لەو درافتەی ساڵی 2019 هەیە لە ساڵی ئەو لیژنەیە کە کاریان کرد ساڵی 2015 لەسەر ئەوەش کێشەیەکی ئەو تۆ نەبوو بەڵام ئاستەنگ لە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لەلایەن میلەت یان پەرلەمانەوە تا ئێستاش ڕەئی جیاواز و هەڵوێستی جیاواز و دیدگای جیاواز هەیە خاڵێکی ترکە مامۆستا پرسیارێک تر داخواز دەکەم بپرسم سەرۆک هەرەم دوانە پارلەمانتۆی لاو بکە یان نا ئەو مەف هەیە بەڵێ طبعاً ئێستاش بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم پەرلەمان دەتوانێت ئەگەر سەرۆک لەلایەن میلەتیشەوە هەڵبژێردرێ و کە ئێستا حالیان بە گوێرەی دوای ئەوەی قانون گۆڕا ئێستا سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردراوە لە هەندێک حاڵەتە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە پێشێلکردنی قانون و پەیوەندی بە هەڵوێستێک کە بچێتە دژایەتی کردنی بەرژەوەندی باڵای گەلەوە و بە دەنگی دوو لەسەر سێ و پەرلەمان دەتوانێت سەرۆکی هەرێم لا بدات و لە بەرامبەردا ئەگەر پەرلەمانی هەڵبژێردراو نەیتوانی کابینەی حکوومەت دابمەزرێنێ یان خۆی مەسەلەن پەرلەمان نەتوانێ بەردەوام بێ لە ئیش پەچی بکەوێ بەڵێ یان لە کاتی دوای هەڵبژاردننیدا پەرلەمان نەتوانێت کۆ ببێتەوە و نەتوانێت دەست بەکار بکە ئالەم حاڵەتانەدا
سەرۆکی هەرێم دەتوانێت مەرسوم دەرکات بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بەڵام لە هەموو ئەم حاڵەتانەدا بە فعلی پەرلەمان بۆ خۆی پەکی کەوتووە ئەوەی سەرۆکی هەرێم دەیکە ئیعلانکردنیەتی و پێدانی قاڵبێکی فەرمی و قانونیە و مەرسومی بۆ دەردەکا بەڵام لە پراکتیکدا لە بواری عملیدا پەرلەمان خۆی پەکی کەوتووە ناتوانێت ئیش بکە بەڵام ئێستا ئەم لێرە لە بولگاریا چارێ نیسان مەها چارە ئەم چون هەلبژارتنە بۆ پارلەمنتۆ هاتە هەلبژارتن لێ پارتیەن لە پارلەمنتۆی نەتوانین نەنیکاریبوون حکوومەت ئاوا بکەن بۆ ئەمە سەرۆکۆمار پارلەمنتۆ لاف کرد و جێگەی وێدا حکوومەتەکە دەمکی بۆ کو ئەو هەلبژارتنەکە نو هەلبژارتنەکە تازە بڕێوە ببە هەلبژارت ئێستا حکوومەتەکە کو گرێدایی بە سەرۆکۆمارە هاتیە دانی ئەمە کاتێک کە پەرلەمان دەسەڵاتی هەیە مەسەلەن حکوومەت پەک بخا یان سەرۆکی وڵات مەسەلەن لێپرسینەوەی لێ بکە لە بەرامبەریشدا سەرۆکی وڵات دەتوانێت پەرلەمان هەڵبۆشێنێتەوە ئەوە مەبدەئێ تەوازونا بینی سوڵتاتە هاوسەنگی مابینێ دەسەڵاتەکانە بۆ ئەوەی ئەگەر دەسەڵاتێک تەجاوەزی کرد یان وینەی توانی بە ئەرچێ خۆ هەڵبسێ دەسەڵاتی تر بتوانێت دەوری خۆ ببینی ئەو ئەمەی لە سیستەمی یاسایی هەرێمی کوردستاندا هەیە دەسەڵاتی سەرۆکی هەرێم بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان تا ئێستا هیچ جارێک ممارەسە نەکراوە ئەگەر بش بکرێ وەکو من ئاماژەم پێدا ئەوە لەو حاڵەتەدایە کە پەرلەمان ناتوانێت ئیش بکە و بۆ خۆی پەچی کەوتووە ناتوانێت بە ئەرکە سەرشیەکانی سەرشانی هەڵبسێ واتە خۆی پەرلەمان وای کردووە ئیش نەکە و کەواتە سەرۆکی وڵات بەرپرسە دەبێ هەوڵدا لە حاڵەتێک کە پەرلەمان پەچی بکێ و نەتوانی بە ئەرکەکانی سەرشانی هەڵبسێ دەبێ ڕێگاچارەیەک بدۆزێتەوە وەکو بەڕێزت ئیشارەتت پێدا لەوێ ئەو پەرلەمان هەڵوەشاوەتەوە و حکوومەتێکی کاتی پێکێنراوە تا هەڵبژاردنێکی تر بکرێت و کەواتە تۆ دەبێت دەریچەیەک ڕێگاک هەبێکە لە دەستوردا لە قانوندا بۆ ئەوەی چۆن تەعامل لەگەڵ ئەم ئەزمە و ئەم کێشە و ئەم تەنگژەیە بکەیت بۆ ئەوەی تۆ لێی دەرباز ببی بە هەمان شێوەش لە قانونی سەرۆکایەتی هەرێم و لە باقی قانونەکانی تر کە پەیوەندیان بە ڕێخستنی نێوان دەسەڵاتەکانەوە هەیە لە هەرێمی کوردستان ئەوە کراوە و پێویستە ئەم بابەتە لە ناو دەستوردا بەباشی جێگای بکرێتەوە و بەباشی تەنزیم بکرێت و لە ڕاستیدا ئەزمموی ڕابردوو هەم ساڵی 2002 هەم ساڵی 2009 هەم ساڵی 2015 لێرە و بیر لەوە کراوەتەوە ئەم ئێرادە و ئەم ویستە هەیە کە پەیوەندی نێوان دەسەڵاتەکان و پەرلەمان لەگەڵ حکوومەت لەگەڵ سەرۆکی هەرێم لەگەڵ دەسەڵاتی دادوەری بە شێوەیەک بێ کە هەم تەوازون هەبێ هەم ئەم دەسەڵاتانە نەبن بە ڕێگر لە بەردەم یەکتر بەڵکو ببن بە هاریکار و پشتیوانی یەکتر و دەمەویست ئاماژە بەوە دەم جەنابێتە پرسیت کە ئاستەنگی ترچ بوون احتیمالە ئەم جارەیان لەم ئەزمونەدا پرسی هەویەی ئاینی پرسە سێکولاریزم بەڵێ پرسی سکۆلاریزم و پرسی هەویەی ئاینی هی خەڵکی کوردستان لە ناو دەستوردا چۆن جێگای دەکرێتەوە بە تایبەتی لە نێوان پارت و لایەنە سیاسیە دیموکراسی و ئەلمانیەکان لەگەڵ پارت و لایەنە سیاسیە دیموکراسی نیشتیمانی و نەتەوەیی لەگەڵ پارت و لایەنە سیاسیە ئیسلامیەکان جۆرێک لە تێڕوانینی جیاواز و ڕوئیای جیاواز هەبێ لەسەر ئەوەی کە ناسنامەی
ئاینی چۆن لە دەستوردا بنووسرێ و یان پرسی ئاین لەگەڵ ئەوەی کە چۆن دەبێتە مەزدەر بۆ دەرکردنی قانون چۆن ئەمە ڕێک دەخرێ و تەنزیم دەکرێ ئەمە پرسێک دەبێ کە مناقەشەی لەسەر دەبێ ڕوئیای جیاوازی لەسەر دەبێ و دەبێ کاری جددی بۆ بکرێ بۆ ئەوەی بە شێوەیەک تێگەیشتنی هاوبەش و هەڵوێستی هاوبەش لەسەری دروست بکرێت ئەجینە ئەمەش خاڵێک دەبێت کە خلافی لەسەر دەبێت و بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابێت لە تەکنیکی ئیشکردنە لە شێوازی ئیشکردنە لە مێژووی پرۆسەی بە دەستوربوونی هەرێمی کوردستان دەگەینە ئەو حەقیقەتەی کە لە ئەزمموی ڕابردوو زیاتر ئیش لە ناو پەرلەمانەوە لەسەر دەستور کرا کەمتر لەلایەنی سیاسیەوە لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان ئیشی لەسەر کرا ئەم جارەیان پێش ئەوەی پەرلەمان دەست بەکار بێ لیژنە دروست ببێ قانونێکی تازە دەربکرێ پێویستە گفتوگۆیەکی سیاسی نیشتیمانی لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان لەسەر ئەو بابەتانە بکرێ کە خلافی لەسەرە بە تایبەتی پرسی ئاین پرسی سیستەمی سیاسی و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم پرسی لامەرکەزی ئیداری و چۆنیەتی تەنزیمکردنی هەیکەلی ئیداری لەسەر ئاستی لۆکاڵی ئەمانە بابەتێک دەبن کە ڕوئیە جیاوازیان لەسەرە بۆیە پێش کاری پەرلەمانی دەبێت کاری سیاسی لەسەر بکرێت تەفاهمی سیاسی لەسەر بکرێت بۆ ئەمەش ئەم ماوەیە ئەم جوڵە و حرەکە سیاسیەکە لە هەرێمی کوردستان کرا بە تایبەتی جەنابی سەرۆکی هەرێم ڕێزدار نێچیروان بارزانی کە لەگەڵ ئەحزابی سیاسی ئەم گفتوگۆیەی کرد ئەوانیش پێیان باش بوو کە سەرەتا حیواڕی سیاسی بکرێ گفتوگۆی سیاسی بکرێ موسساتی فەرمی لە هەرێم بەیەکەوە هاوکار بن و ژوورێکی سیاسی و مەطبەخێکی سیاسی دروست بکرێ تا هەوڵ بدەن کە زەمینەیەکی سیاسی گونجاو تەفاهمێکی سیاسی گونجاو لەسەر خاڵی خلافی بکرێ دوای ئەوە کە پەرلەمان لیژنەی پێکهێنا کە پەرلەمان قانونی تازەی بۆ دەرکێت کە پەرلەمان خشتەیەکی زەمەنی دانا ئەو کات ڕوبەڕووی ئاستەنگی سیاسی نابێتەوە چونکە لە مەطبەخی سیاسی گفتوگۆ کراوە تەفاهمی سیاسی کراوە ڕێگای دروست بۆ تەعامل لەگەڵ پرسی دەستور ئەم جارە لە هەرێمی کوردستان بە دەبێ بەم ئاراستەیەدا بێت ئەگەر تەفاهمی سیاسی لەسەر نەکرێ وەکو ڕابردوو 2009 2015 جارێکی تر دەستور پرسی دەستور دەبێتە هۆی دابەشبوونی سیاسی دەبێتە هۆی قوڵبوونەوەی تەقسیمی سیاسی لە ئەساسدا دەستور دەبێتە هۆی یەکریزی سیاسی دەبێتە هۆی کۆکردنەوە دەبێتە هۆی ئەوەی کە هەم حیزب و لایەنە سیاسیەکان لە یەکتر نزیک ببنەوە هەمیش هاوڵاتیان و چینی توێژەکانی کۆمەلگاش بە شێوەیەک بێ کە جوڵەیەکی و تەفاعولێکی کۆمەڵایەتی دروست ببێ بۆ مامەڵە لەگەڵ دەستور و ڕیفراندۆمی دەستوری کەواتە ئاستەنگی گەورە لە ڕابردوودا ئاستەنگی سیاسی بووە بۆیە ئەم جارە دەبێ لەوێوە دەست پێ بکەین هەوڵ بدەین ئاستەنگی سیاسی نەمێنێ ئەو کات لە ناو پەرلەمان بە باشتر و بە ساناییتر و بە ئاسانتر پرسی دەستور دەرباز دەبێت و کە تەفاهمی سیاسی لەسەر کرا تەفاهمی ناو پەرلەمان ئاسانە کە تەفاهمی سیاسی و پەرلەمانی کرا لە ناو میلەتیش بە ئاسانتر و بە باشتر دەڕوات
بله دستور بخوا یا راستی نورمن حقوقیه ده پیمانن حقوقیه لی آوکرناوی چکرناوی ایشکی سیاسیه پروژه کی سیاسیه لی کرنا سیاسیه دکتر هیوی و چاودرین جنابته چنه یعنی است او استنگن آلوزین کو 16 سال بردوامن بو دستورک هرم کردستان فدرال هیوی هیا کو نها هزین سیاسی اکتورین سیاسی هرمه لسر دستورک گنجاو دستورک دموکراتیک دستورک نتوی بکاربن لهو بکن و یک ریزی یک پیدا بکن ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە هەموو حیزب و لایەنە سیاسی متفقن لەسەر ئەوەی کە پێویستە هەرێمی کوردستان خاوەن دەستوری خۆی بێ هەروەها لە ئەو کۆنفرانسەش کە زانکۆی کوردستان لە 19 مانگی 5 ئەم ساڵ ئەنجامیدا لە ئەو حیوارە سیاسی و گفتوگۆ ئەکادیمی و کە لایەن و پێکهاتەی جیاواز لەوێ بوون دەرکەوت کە هەموو لایەک متفقن کە دەستپێک گفتوگۆی سیاسی بێتەکردن واتە گفتوگۆ لە نێوان حیزب و لایەنی سیاسی بێ و لەسەر هەندێک خاڵی ئەساسی و بابەتی ئەساسی لێک تێگەیشتنی سیاسی ڕێکەوتنی سیاسی بێتەکرد ئەمە دەبێتە دەستپێکێکی گەلێک باش بۆ ئەوەی زەمینەیەکی سیاسی گونجاو بێتە ئاراوە دوای ئەوە لە ئەنجامی ئەو گفتوگۆ ئەو یەکێک لە ئەنجامەکانی کۆنفرانس ئەوە بوو دوای ئەوە پەرلەمانی کوردستان یان ئەو یاسایی کە هەیە بیگۆڕێ و پێدا بچێتەوە هەمواری بکە و تعدیلی بکە بیگونجێنێ لەگەڵ واقعی ئێستا یان یاسایەکی تازە دەربکە و لیژنەیەکی تازە بۆ ئامادەکردنی درافتێکی تازە و ئەوانیش دەتوانن سوود وەربگرن لە ئەو پرۆژە و درافتەی کە پێشتر ئامادە کرابوو پەسەند کرابوو و لەگەڵ ئیزافەکاریە کە پێویست بێ ئێستا هەموو لایەک متفقن لەسەر ئەم نەخشە ڕێگایە هەروەها تەکیدیش لەوە کرا کە زۆر گرنگە مەسەلەن ڕۆڵی زانکۆ و ناوەندێت ئەکادیمی و زانستی کە گفتوگۆ بکەن هەروەها پێشنیاریان هەبێت کۆمەڵگای سیڤیل و مەدەنی ئەوانیش دەوریان هەبێ ماس میدیا و سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان هەوڵ بدەن هاوکار بن بۆ گفتوگۆیەکی نیشتیمانیانە تا کێشەکان چارەسەر بکرێن تا هاوڵاتیان ئاگاداری زانیاری و هۆشیاری وەعیەکی ئەو تۆ بن لەسەر دەستور کە ئەوانیش پەرۆشیان هەبێ بۆ ئەوەی کاری بۆ بکەن و لە کۆتاییدا دەنگی پێ بدەن لەو چوارچێوەیەدا ئێستا لە هەرێمی کوردستان هەموو حیزب و لایەنی سیاسی پێکاتە جیاوازەکان متفقن لەم چوارچێوەیەدا کار لەسەر دەستور بکرێ بەڵام لە ڕاستیدا لە ئەم چارچوە ئەم توانن فاکتۆرەکە ڕەوشەکە نو یا ژێوپۆلیتیکیش داخل بکن تەولێ بکن گەلو هەنێک چاودەر دەبێژن کو ئەوە وایە 10 ساڵ سەر
دستور عراق درباس بويا دا ام 10 سالا دا دستور عراق نتواني بون جوهرتن تيدا چه ببر استا ممکنه دستور عراق دا جوهرتن چه ببر هندك محافظة دا خاص كن اوش فدراسيون او بكن فدرال بن بالکش بو دا ام کنفرانسا دا اخافتنا او بشتارا سر UN اكو اخافتنا كر من ناوي نويساندي بيستا نايت بيلامن او جنين بلاس خارت بلاش خارت سپاس اول گوتنك گوت هووكك گوت كو هون نبفكرن نبحزرن كأمر وشاء أو ستاتويا إقليم يعني هرم فدرال حتى هي بمينا أوكا يعني قلت أو روش ناس قمجيرة يعني روشك أوكا في بيسته هون يكريز بن ودستورا وابكن أو أوكن قالوا لآلية فاكتور جيوبوليتيك وجبوكو أم بوما موتيفا بك بوما هاندان بدا كدستور في بيسته استا ورا أواكرين فاكتورك إنه هي آلية إذن وين أمريكا بغداد وكتير بله لا لهرمي كردستان لا كاتي دروزبوني لصالي 1992 تا استا پشتیوانی نێودەوڵەتی یان هاریکاری کۆمەڵگای ناودەوڵەتی هۆکارێکی یاریدەدەر بووە بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەک کیانێکی سیاسی بمێنێ و گەشە بکە. ئێستاش ڕەئی دەوڵەتی زلهێز ئەمریکا یەکێتی ئەوروپا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی UN تەئیدی هەرێمی کوردستان دەکەن لە چوارچێوەی دەستوری عێراقدا واتە ئەو ئاعترافە دەستوریەی کە بۆ هەرێمی کوردستان هەیە وەکو هەرێمێکی فیدرالی. ئەوان پێیان باشە و نیشانیان داوە کە هاریکارن بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە خاوەن دەستور. هەرێمی کوردستان ئەگەر ببێتە خاوەن دەستور بۆ مانەوەی هەرێمی کوردستان باشە، بۆ زیاتر کامەڵبوونی سیاسی و نەتەوەیی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان باشە. پلاسخارد باسی کرد کە لازمە ئێوە و پێویستە ئێوە یەکریز بن. ئەگەر یەکریز نەبن هەڕەشە و مەترسی و تەحەدیات و ئاستەنگ و ئاڵنگاریە کە لە بەردەم هەرێمی کوردستان هەن زۆرتر دەبن. بە دەربڕینێکی تر ئەو بە ئێمەی گوت یەکریز بن و بۆ دەستور پێویستە یەکریز بن و دەستور دەبێتە مای ئەوەی کە هەڕەشەی ناوخۆ لەسەر کە هەبوون لە ڕابردوودا و ئێستاش ماون بە تایبەتی مەسەلەی دابەشبوونی ئیداری، زیاتر دابەشبوونی جوگرافی، زیاتر دابەشبوونی سیاسی. ئەگەرمە دەستور هەبێ، دەستور تا ڕادەیەکی باش دەتوانێت هاریکار بێ بۆ ئەوەی ئێمە دەرباز بین لەم ئاستەنگە ناوخۆییانە. و مجتەمەعی دەولیش تەوەقوعیان هەیە لە هەرێمی کوردستان کە کار بکا بۆ ئەوەی ببینە خاوەنی دەستور. لەگەڵ ئەوەشدا دەبێ ئێمە ڕیالیستانە سەیری ئەوە بکەین کە دەستور ئەو نەگۆچانی سحریە، هەمی مەشاکل ئێمە حەل ناکە، بەڵام هاریکار دەبێ بۆ ئەوەی لە ڕووی ماف و ئازادیەوە
لە ڕووی حکمڕانەتیەوە لە ڕووی تەنزیمی عیلاقەی نێوان مؤسسات و دەسەڵاتەکانەوە باشتر ئێمە حکمڕانەتی هەرێمی کوردستان بکەین. هەروەها مەرجەعێکی قانونیمان بۆ دروست دەبێت کە هاریکار دەبێت لە چارەسەرکردنی هەندێک کێشە. بۆ نمونە لە هەرێمی کوردستان چەندین جار خلاف هەبوو لەسەر ئەوەی کەی هەڵبژاردن بکرێ، یان پێویستە پەرلەمان ئایا تەمەنی درێژ کاتەوە یان نا، چونکە بە قانون بووە هەڵدراوە لە ناو پەرلەمانەوە ئەم قانونە بگۆڕێ. بەس ئەم شتانە کە لە ناو دەستور بوون و میلەت دەنگی لەسەردا، هەموو حزب و لایانی سیاسی هەموو دامەزراوەکان دەبێ ئیلتیزام کەن پێوەی، ناتوانن مەسەلەن بەسەر دەستوردا بە ئاسانی باز بدرێ. بۆیە لە ڕاستیدا دەستور باشە بۆ یەکڕیزی خزمەتمان دەکا، بۆ مانەوەی هەرێمی کوردستان هاریکار دەبێ، مجتەمەعی دەولیش تەوەقعیان هەیە و ئەو کات ئێمە ببینە خاوەن دەستورێکی دیموکراسی مەدەنی مۆدێرن کە مسۆگەری ماف و ئازادیەکان بکە، سیستەمێکی سیاسی دیموکراسی بکە. ئەمە پێگەی نێودەوڵەتی پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زیاتر دەکات. جنابێتە دەزانە هەن دەولەت هەنن کە بێ دەستورن ئەوە پەیمانی وان هەنە، مەسەلا بریتانیا ئەو شێوەیە، ینی دەستورێکە وەکە منتەزام نینە لێ پەیمانن وێ ئەقتین سیاسی هەنن لێ هەندێک دەولەت بۆ هەندێک دەولەتشێ پەیمان میسۆگەریە هەبووناوانە، ینی گارانتیە هەبووناوانە. بتایبەتی ئەمریکا ئەم شێوەیە هەندێک مشکلەیە مە دشبە وەکە ئەمریکا نەوێت بریتانیا ناوبەرە هەرەمین کوردستاندا محەفەزە سولەیمانیە هەولێر دهۆ. جەنابێتە دەزانێت کە لە ئەمریکا ناکۆکیە دناوبەرە باشوور و باکووردا پرۆبلەما ئێساسی بوو بە ساڵان بەلکی بە سێ ساڵان. ئەم پرۆبلەما دسایە دەستوردا چارەسەرکردن. یعنی ئەگەر ئیرۆ باشوورێ ئەمریکا و باکوورێ ئەمریکا کە بەهەورانن یەکیتیاخە بپاراستنە محەفەزە کردنە، ئەو دسایە دەستورە ئەمریکادا هاتە کۆنستیتیوشنە ئەمریکادا هاتە ئەو کردن. دەبێ بابەتێدا یعنی ئەو دەستورامە پرسکرێکە ناکۆکە محەفەزەین کوردستانێدا یا لە سلەیمانیە و هەولێر و دهۆکتا گەلۆ دیکارە چارەسەریەکە پەیدا بکە کە هەر کەس نەتوانی بە هەمان چاوە بگۆر کێفاخە چاوە بخوازە وەر تەو بگەرە و کاتێک بگەرە تو نەتوانی بی حسابێ محکەمەیی حقوقی لێ بپرسی پرسیار بکێ بکێ. ئەگەر دەستور هەبایە مشکلە کەرکووک ئەوە چاوات بوو جەنابێتە توانی بە ئەو ببێ شێوەی بچێک بەڵێ. لە ڕاستیدا بەریتانیا ئەوان دەستور هەیە، بەس دەستوری وان یعنی دبێژن دەستپەیمانە عورفیە نەنووسرایە چونکە لە ڕووی ئەوەی کە دەستور بنووسرێ یان نەنووسرێ مە دوو زۆر دەستور هەیە. دەستورێک هەیە نەنووسرایە و عورفیە و ئەمە دەستوری بەریتانیایە، و دەستورێک هەیە دەنووسرێ وەکو دەستوری ئەمریکا و هەمی بەشی زۆری دەستورەکانی تر ئێستا. پرسیارێکی گرنگ بوو کاگی شار ئەوەیە سەبارەت بە هەرێمی کوردستان و مەسەلەی تەقسیمی ئیداری و محافەزات چت بێژن و چاوان ئەم مشکلانە کە هەبوون لە ڕابردوومە چارەسەر دەکەن.
یەک لەلایەنی ئیجابی دەستور بۆ هەرێمی کوردستان دەبێتە ئێکگرتنێ چالاکیە حکومڕانی و قانونی و ئیداری لە هەرێمە کوردستانێ و یعنی جۆرێک لە تەکاملێ حکومڕانی دێنێتە ئاراوە لە ناو دەستوردا دەبێ ئێمە هەوڵ بدەین ئێکگرتوویە جوگرافیا و یەکگرتوویە سیاسی و یەکگرتوویە حکومڕانیەتی و ئیداری هەرێمی کوردستان لە ناو دەستوردا بنووسرێت واتە ئەمە ئەو مۆزوعە لە ناو دەستوردا بنووسرێت و جێگیر بکرێت ئەمە چۆن دەکرێت یەک دەبێت لە ناو دەستوردا بە ئاشکرا نەس هەبێ دەق هەبێ واتە بنووسرێکە هەرێمی کوردستان یەک کیانی سیاسی یەکگرتووە لە ڕووی جوگرافی و حکومڕانیەتی نەشێ دابەش ببێت ئەوە لە درافتی لەم درافتەیە و چۆن نووسرا بوو لەم درافتەدا وان مادەیەک هەیە بێژی لە ناو هەرێما کوردستانێ چه هەرێمێکی تر دروست نابن و چونکە دروستبوونی هەرێم لە ناو هەرێمی کوردستان لە ڕووی زانستی قانونی و سیاسی دەبێژن لامەرکەزیە سیاسی بەڵێ ناناوەندیەتێ سیاسی کە ئەو کات ئێستا عیلاقەی مای هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایێ لەسەر ئەساسێ لامەرکەزیەتێ سیاسیە چونکە ئەمە پەرلەمان هەیە مە حکوومەت هەیە مە سەرۆکی هەرێم هەیە مە قانونی خۆ هەیە بۆیە لە ناو هەرێمە کوردستانێ نابێت لەسەر ئەساسێ لامەرکەزیە سیاسی چه هەرێمێکی تر بێنە دروستکردن چکە ئەو کات هەرێمی کوردستان تەقسیم دەکا بەڵام مەدەکارین لە ناو دەستورێدا علاقەی ئیداری بە شێوەیەک تەنزیم کەین لەسەر ئەساسێ پرینسیپی لامەرکەزیەتی ئیداری واتە محافەزاتی هەرێمێ وان دەسەڵات هەبێ وان لامەرکەزیەت هەبێ وان بۆ خۆیان بەڕێوە بەرن دەسەڵاتی بڕیاردانیان هەبێ کاروباری خۆیان بۆ خۆیان بەڕێوە بەرن بەڵام نەگاتە ئاستی ئەوەی کە پەرلەمانیان هەبێت چکە پەرلەمان هەبوو فرە قانونی دەبێت یەکگرتووی قانونی هەرێمی کوردستان نامێنێ و یەکگرتووی سیاسیش نامێنێ بۆیە ئەوەی گرنگە لە ناو دەستوردا دەبێ علاقەی نێوان حکوومەتی هەرێم کە لە پایتەختە لە هەولێر لەگەڵ محافەزات و لەگەڵ ئێکە ئیداریەکان لەسەر بنەمای لامەرکەزیەتی ئیداری تەنزیم بکرێت و دەسەڵاتیان پێ بدرێت تا ڕادەیەکی زۆر باش بۆ ئەوەی بتوانن خۆیان بەڕێوە بەرن بەڵام لامەرکەزیەتی سیاسی بۆ هەرێمی کوردستان دەبێتە هۆی تەقسیمکردن و دابەشکردنی هەرێمی کوردستان لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی پەرلەمانی و قانونی لە ڕووی جوگرافی و کۆمەڵایەتی و کللتوریشەوە بۆیە ئەمە لە ناو دەستوردا دەبێت یەکلا بکرێتەوە من تەسەوڕی ئەوەش دەکەم کە حیزب و لایەنە سیاسیەکان هەمویان اتفاق دەکەن لەسەر ئەوەی لەسەر بنەمای لامەرکەزی ئیداری علاقەی نێوان محافەزات لەگەڵ حکوومەت تەنزیم بکرێ نەک لەسەر بنەمای لامەرکەزی سیاسی ئەگەر هەش بێ ڕەئی وەک بەلەو شێوەیە هەبێ بەو شێوەیە بەهێز نییە کە بتوانێت لە ئامادەکردن و پەسەندکردنی دەستور ببێتە ڕێگر مامۆستا جەنابێتە
زلال ببدا تو است بهوی کو دستور که تازه براستی وره دناو اکتور سیاسی کردستان دا لهب هاتنه که سیاسی لسر دستوری هبه بریکو بیا ولام برسوی بدی پرسیاره که تر بو مسئله سکولاریزم که جالی پارتین کردستانی اسلامی بگمان هندک رخنه هیا هندک مشکله هیا قالو او درافته نویسه رش نویسکه یا دستور برسا سکولاریزم دا لدستور عراقی دستور عراقی سکولارتره یان جداتی چیه اگر ام مقایسه به دستور عراق بکن او دستنویسه او رشنویسه یا دستور کردستان لدستور عراق سکولارتره که او پارتین کردستان اسلامی او قنده رخنه دکن لەو درافتەی کە ساڵی 2009 هاتە پەسەندکردن بەڵام لە ناو پەرلەمان هات پەسەندکردن بەڵام نەگەیشتە ڕێفراندۆمی دەستوری لەگەڵ دەستوری عراق ئەگەر مقارنە بکەی زیاتر جانبی علمانی و سکولاریزمی تێدا هەیە چونکە لە دەستوری عراقدا بە ئاشکرا لە هەندێک شوێن لایەنی ئاینی حەزوری هەیە کە لە ئەوەی هەرێمی کوردستاندا مەسەلەن بەو شێوەیە نییە هەرچەند لە درافتەکەی هەرێمی کوردستانیشدا ئەوە هەیە کە هیچ یاسایەک نابێت لە هەرێم دەربچێ کە ناکۆک بێت لەگەڵ نەگۆڕەکانی ئیسلام حکومە نەگۆڕەکانی ئیسلام لەگەڵ شەریعەتی ئیسلامی ئەو لە درافتی 2009 ئەوە هەیە طبعا ئەمە لە دەستوری عراقیشدا هەیە بەس بۆ نمونە مەسەلەن لە دەستوری عراق لە دروستکردنی دادگای باڵای دەستوری لەوێ لە دەستوردا نووسراوە کە دەبێ شارەزایانی ئیسلامی لە ناو مەحکەمەدا هەبن بەڵام لە پسپۆر بەڵێ بەڵام لە دەستوری هەرێمی کوردستاندا ئەوە نییە لە دەستوری هەرێمی کوردستاندا ئەوە نییە هەروەها لە دەستوری هەرێمی کوردستاندا ئەوە هەیە کە نابێ هیچ یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەربچێت کە دژبەر بێ ناکۆک بێ لەگەڵ چی لەگەڵ بنەما ئەساسیەکانی دیموکراسی هەروەها لەگەڵ ماف و ئازادی ئەساسی ئینسان واتە جۆرێک لە ئیلتیزام دروست دەکا بۆ ئەوەی کە نابێت یاسا دەربچێت بۆ تەنزیمکردنی هەر علاقەیەک و هەر حقوقێک کە ناکۆک بێ لەگەڵ بنەماکانی دیموکراسی و حڕیات و مافی ئەساسی ئینسان ئەوەی گرنگە لەم بابەتەدا ئەوەیە کە ئاساییە لە دەستوردا ئاماژە بەوە بدرێکە لە ڕووی ئاینیەوە ناسنامەی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە کە زۆرینەی ئیسلامە هەروەها دژایەتی شەریعەت و بنەماکانی ئیسلام لە پرسی حکومڕانیەتی و لە مەسەلەی قانونە نەکرێت بەڵام ئەوەی گرنگ ئەوەیە کە بەڕەئی من ئەوەیە کە دەبێ ئیش بۆ ئەوە بکەین کە ئێمە سیستەمێکی سیاسی ئاینیمان نەبێت واتە ڕژێمێکی ئاینیمان بۆ حکومڕانیەتی نەبێت
بەڵام لە مەسەلەی ناسنامەی ئاینی کە لە ناو دەستوردا هەبێ ئاساییە ئاعتیادیە و بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت تەئکید لەسەر ئازادی ئاینی بکرێ ئی هەمی ئاینەکانی تریش بۆ لە کوردستان جگە لە موسڵمان مەسیحیمان هەیە ئێزیدیمان هەیە وەکو ئاینزا کریسیان هەن بەڵێ کریسیان هەن وەکو ئاینزای تریشمان هەن مەسەلەن کاکائیمان هەیە بۆیە دەبێ ئازادی ممارەسەکردنی ڕێوڕسمی ئاینی و واجباتی ئاینی ئەمە مسۆگەر بکرێت لە ناو دەستوردا لە ڕاستیدا ئێستا ئەمە لە ناو قانونەکانی هەرێمی کوردستاندا هەیە و لە ناو ئەو درافتەشدا کە ساڵی 2009 لە پەرلەمان پەسەند کرابوو ئەمەش هەیە خاڵێکی تری گرنگ لە پرسی ئاین و تعدودیەتی ئاینی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە فرە ئاینیمان هەیە و فرە پێکهاتەییمان هەیە بۆیە لە ناو دەستوری هەرێمی کوردستاندا باشترە بەشێکی تایبەت هەبێ بە ماف و ئازادی پێکهاتە ئاینی و نەتەوەییەکان تا هەوڵ بدرێت ئەوەی بێژن تەمیزی ئیجابی واتە بایەخدانێکی تایبەتی هەبێت بە مافی ئەوان بە پرسەکانی ئەوان بە چۆنیەتی بەشداریکردنی ئەوان لە دەسەڵات و لە موئەسسەساتی هەرێمی کوردستاندا چونکە ئەم تەعەدودیەتەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ڕێخستنێکی باشی لە ناو دەستوردا بۆ بکرێ دەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵگا و گەلی هەرێمی کوردستان و قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەهێزکە چونکە دەبێت ئاگامان لەوە بێت لە هەندێک حاڵەت و وێزگەی مێژویی و دروستبوونی قەیران و هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان کۆمەلگای نێودەوڵەتی کە پشتیوانیان لە هەرێمی کوردستان کردووە پەیوەندی بەوە هەبووە کە لە هەرێمی کوردستان پێکەوەژیانی ئاشتیانە هەیە فرەیی ئاینی هەیە فرەیی نەتەوەیی هەیە سیاسەتێکی باش هەبووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم فرەییە بۆ نمونە وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا کاتێک داعش بوو بە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان ئەوان پشتیوانیان لە هەرێمی کوردستان کرد بە ئاشکرا گوتیان بۆیە پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکەین چونکە لەوێ پێکەوەژیانی ئاشتی نێوان پێکهاتە ئاینی و نەتەوەییەکان هەیە ئەمە خاڵێکی گرنگە کە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی ئێمە هێزی سەربازی بەکاربهێنین بۆ پاراستنی هەرێمی کوردستان یان هاوکار بین بسێرادانە پاپایش ئەو لە ئالیە دنیا و ئالیە عالەمی خریستیان و هاتە پەسەندکردن جەنابەت باشت گوت کاتێک کە جەنابی پاپا هاتە عێراق و هەرێمی کوردستانیش لێرە لە هەرێمی کوردستانیش ئیشارەی بەوەیدا کە هەرێمی کوردستان جیاوازە و کە گەڕاشەوە ئەو نامەیەکی سوپاسنامەی نووسی بۆ جەنابی سەرۆکی هەرێم لە نامەکەدا گوتی ئیشارەی بەوەدا بوو کە هەرێمی کوردستان ئەم پێکەوەژیانی ئاشتیانە ئەم ئازادی ئاینی و فرە پێکهاتەیە نمونەیەکی باشە پشتیوانی دەکەین پێویستە بپارێزرێ تکایە ئێوەش بیپارێزن و بەردەوام بن لەسەر ئەم سیاسەتە ئەو فعلەن ئەمە یەکێکی بوو لە هۆکارەکان کەوای کرد کە پاپا بێت بۆ عێراق دواتریش لەوێوە سوپاسی هەرێمی کوردستان بکە
بۆیە ئەمە پێگەی نێودەوڵەتی هەرێمی کوردستانیشی بەهێز کردووە. بۆیە دەبێ لە ناو دەستوردا ڕێکخستنێکی ئەو تۆی بۆ بکرێت کە ئەمە بپارێزرێ و بەهێزیش بکرێت. لەگەڵ ئەوەش داوەکو باسم کرد کە لە ڕووی ناسنامەی ئاینیەوە وەکو هەر وڵاتێکی تر و میلەتێکی تر کە باسی ناسنامەی ئاینی خۆیان دەکەن، طبیعیە لە ناو دەستوری هەرێمی کوردستانیشدا ئەوە بنووسرێ و ئاماژە بەوە بدرێ کە ناسنامەی ئاینی زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان موسڵمانە، بەڵام دەبێ باسی ناسنامە و ماف و ئازادی ئاینەکان و پێکاتەکانی تریش بکرێت. بەێ مامۆستا ئەوە 16 ساڵە ئەزمونە هەرێمی کوردستان هەم بە یاسادانینا پارلەمنتۆی هەم ترادیسیۆن سیاسی ئەزمونی سیاسی کە نیشاندا یا ڕاستی بنگەها لە هاتنە دەستورێکە دموکراتیک بنگە هەوی چێ بێ ئەو دەستور دفاکتۆ هاتیە وەکە بێژی تەمەیول وەکە بێژی عرف وەکە ئێدی کولتورە ناو کۆمەلگا هەمەدا هاتیە ئەوا کردن. ئیش باوەر دکم کە مایە فقط بۆ نویساندناوی بۆ نویسکی ئامادەکردناوی و پەسەندکردناوی لە ئیرۆشدا لە پێشەرۆژێ چ گاو بۆ دەستوری بێتن ئاوێتن چ ئێستا کار و بارێک و بۆ دەستوری بێت کرن چنە؟ گەیشتی مامۆستا؟ بەڵێ من ئیشارەت پێکرد بەس تەکید دەکەمەوە لە واقعی ئێستای هەرێمی کوردستاندا پێنگاوی یەکەم ئەوەیە کە موسساتی ڕسمی لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم، سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هاریکاری یەکدی بکەن، هەروەها گفتوگۆ لە نێوان پارت و ئالیەن سیاسی دەست پێ بکات تا لەسەر خاڵی خلافی گەورە جۆرێک لە ئێکریزی دروست ببێت، تەفاهم دروست ببێ. پێنگاوی دووەم پەرلەمان یاسایەک تازە دابنێت و لیژنەیەکی تازە دابنێ و مە ئەزمونیش هەیە و ئەزمون لە درافتی 2006 و لە ئەو مادانەی کە 2015 و ئیتفاق لەسەر کرد بوو، هەموو ئەمانە بکرێتە مادەیەک کەرەسەیەک بۆ ئەوەی لیژنەی تازە کە پەرلەمان دروستی دەکات کاری لەسەر بکەن. دوای ئەوە کاتێک دابنرێت دوای ئەوەی کە گفتوگۆی لەسەر ئاستی میلیش لەسەر دەکرێت، چونکە ئەو درافتەی ساڵی 2009 کە ژمارەیەکی ئێکجار زۆر چاپ کرا و بڵاو کرایەوە، زیاتر لە 5,000 کۆمنت و تێبینی و پێشنیار لەسەر وێ درافتەی بۆ پەرلەمانی کوردستان چوون. دوای ئەوە جارێکی تر ئەوان پێداچوونەوەیان کرد. بۆیە گرنگە گفتوگۆیەکی ملیش لەسەر دەستور بێتەکردن و پێنگاوی ئەخیری ئەوەیە کە ڕۆژێک دیاری بکرێ بۆ ڕێفراندۆمی دەستوری و تا میلەت بێژن بەڵێ ئونا بۆ ڕێفراندۆمی دەستوری بێژن ڕێفراندۆمی دەستوری. یەکەم هەنگاو سیاسی، دووەم هەنگاو پەرلەمانی و سێەم هەنگاو میلی و ڕێفراندۆمی دەستوری.
مثلا او هرسي قونغان هرسي خالان درباس كر و دستور هات پسند کرن جالية سياسي و برلمان و راپرسي و رفراندوم بغداد توانا بجا نا رفراندوم او انا دستور فرقيات الدستور العراقي هي دجي ما ام پسند ناكن ام قبول ناكن او مفهيه نا دەستوری عراق دەڵێ پێویستە دەستوری هەرێمی کوردستان ناکۆک نەبێ لەگەڵ دەستوری عراق بەڵام وی بەحسێ چه ئالێتان نەکریە چەوان ئەو دەکاری دەستوری هەرێمی کوردستان ڕەفزکاتەوە قبوڵی نینە این پرس هاتیه پرس کرن لآلیه مصطفى قلباك پرس دبه بری کو دستور لکردستان رسمی به آلی بغدای دا کانه بیوتو کرن گوتن بغدای دستور دا چی قصد دستلاته لڕاستیدا ئەو لیژنەیە کە دەستور دادەنێ دەستوری هەرێمی کوردستان دادەنێ گرنگە هەوڵ بدات لە داڕشتنی مادەکانی دەستوردا پرسێکی ئەو تۆ نەبێ کە ناکۆچی گەورە لەگەڵ دەستوری عراق هەبێ تا پاسا و بیانوو نەدرێتە دەستبەخدا بۆ ئەوەی بڵێ ئەم دەستورە تەناقوزی هەیە ناکۆکە بەشێکی دەکەوێتە لای ئەو لیژنە دەستوریەی کە درافتەکە ئامادە دەکات بەڵام لە دەستوری عراقدا هیچ خاڵێک نییە ئالێتێک نییە بڵێ حکوومەتی عراق یا پەرلەمانی عراق بەم پێنگاوانە دەستوری هەرێمی کوردستان دەوەستێنێ مجرد تەنهات بێژی نابێ ناکۆکی هەبێ ئەوەی کە ئێستا لێرە ئامادە کراوە ئەم درافتە یان خاڵی ئەساس کە دەستوری هەرێمی کوردستان ناکۆکی نەبێ لەگەڵ دەستوری عراق دووشتی ئەساسی یەک پرسی خاک و واتە جوگرافیای سروشتی و نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە ئێستا لە دەستوری عراقدا مادەیەکی مادەی 140 بۆ ئەو ناوچانە دانراوە کە ناکۆکی لەسرە کە نیزاعی لەسرە و تا ئێستا یەکلا نەبووتەوە بەڵام ئەگەر ئەگەر ئێمە ئیجازەم بدا ئەگەر ئێمە بڵێین ئەو ناوچانە کوردستانین لە دەستوریشدا طبیعیە چونکە تا ئێستا یەکلا نەبووتەوە بەغداش دەڵێ هی منە ئێمەش دەڵێن هی ئێمەیە لە دەستوری عراقیشدا دەڵێ ناکۆچی لەسرە ئێمەش دەکرێ بڵێین ئەو ناوچانەی ناکۆچی لەسرە ئێمە بە جوگرافیای کوردستانی دادەنین تا لە ڕێگای ئالێتی دەستوری لەگەڵ عراق یەکلا دەبێتەوە بۆیە ئەو پرسیار دڕێژنویستکە ئەو درافتەدا چون هاتیە فۆرمولەکردن ینی کەرکووک ئەو هەرێمی ناکۆک ئەم دەستوردا هەیە یان بەڵێ هەیە لەو درافتەدا ئەو پرسە ڕێک خراوە بە دوو خاڵ ئێک سنووری جوگرافی و سروشتی کوردستان دیاری کراوە و لەگەڵ سنووری سیاسی ئیشارە پێدراوە کە ئەو ناوچانەیە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدایە واقعی ئێستا یان ئەو کار بەڵام نووسرایەکە کەرکووک و خانەقین و ئەو
شنگال و ئەمانە کوردستانین لە داهاتووشدا بەڕێکاری دەستوری و قانونی کە یەکلا بووە ئەو کات دیاری دەکرێت. بۆیە ئێمە دەکرێت نەسی ئەو تۆدا بنێین کە تووشی تەناقوزمان نەکا لەسەر پرسی خاک و نیشتیمان. پرسی دووەم کە احتیمالی ئەوەی هەیە ئێمە لەگەڵ عراق لە ناو دەستوردا هەوڵ بدەین بە شێوەیەک بێتە چارەسەرکردن کە تووشی مەشاکلمان نەکات، پرسی مافی چارەنووسی گەلی کوردستانە. چۆ هەرێمی کوردستان و گەلی کوردستان مافی هەیە بڕیار لە چارەنووسی خۆی بدە. ئەم چون هاتیە فۆرمولەکردن مافی چارەنووسی سەلف دێتەرمیناشن دە دەستوری کوردستاندا هەیە؟ دەکرێت ئەوە بە شێوەیەک عیلاج بکرێت کە چونکە لە دەستوری عراقیشدا ئاماژەیەک هەیە کە جێبەجێبوونی دەستوری عراق گەرانتیە بۆ یەک پارچەی عراق یان ڕەزامەندی ئارەزوومەندانە هەبووە، یعنی بە زۆر نەبووە. بۆیە دەکرێت ئاماژەیەک هەبێ لە ناو دەستوردا کە گەلی کوردستان بە شێوەیەکی ئارەزوومەندانە بڕیاری داوە کە ببێتە هەرێمێک لە چوارچێوەی عراقدا و لە حاڵەتێکدا ئەگەر دەستوری عراق هەڵبووە شێندرێتەوە یان هەوڵی نەهێشتنی هەرێم بدرێ یان پاشگەزبوونەوە لە فیدرالیەت لە عراق هەبێ، دەکرێت ئەو دەمی گەلی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی بدە. یعنی بە شێوەیەک تۆ دەکرێت ئەمە دابڕێژی کە هەم مافی چارەنووس مسۆگەر بکەی، هەمیش تەناقوزی نەبێ لەگەڵ دەستوری عراق. ئەنگۆ هەمی فۆرمولاسیۆن دە دەستورە کوردستانیدا دوێت بێ هەبێت، یعنی ئەو فۆرمولاسیۆنە کە دە دەستوری عراقیدا هەیە بەڕای بەندە دەبێ ئەو لیژنەیە کە لە داهاتوودا دەستوری هەرێمی کوردستان ئامادە دەکات بە شێوەیەک لە شێوەکان پرسی بڕیاردان لە مافی چارەنووس بۆ گەلی هەرێمی کوردستان مسۆگەر بکات. چونکە وەکو پلاسخاریش گوتی چێ دەڵێ لە داهاتوودا ئەسڵەن دەوڵەتی عراقی فیدرال هەڕەشەی لەسەر دروست ناوێ بەرەو دیکتاتۆریەت وەنیە، یان بە ئاراستەیەکی تردا یان ئەم دەستورەی کە ئێستا هەیە پەکی ناخرێ و هەوڵی ئەوە نادرێکە هەڵبۆ شێندرێتەوە، یان احتیمالە لە مستەقبەلدا دەسەڵاتێکی سیاسی لە بەغدا هەبێ بڵێ ئەسڵەن هەرێمی کوردستان من اعترافی پێ ناکەم وەکو هەرێمێک. دەوتۆ دەبێ ئەم حسابە ستراتیژیانە بکەی و لە دەستوریشدا بە شێوەیەک تەنزیمی بکەیت کە دەرگای بڕیاردان لە مافی چارەنووس بۆ گەلی هەرێمی کوردستان دەبێ بهێڵدرێتەوە. gelek spas dikim doktor, pirsyarê min ew in lê êsta em binêrin ka pirsyarên temaşewanan binêran çine, eger pirsyarên temaşewanan hebitin em ê bersiva wan jî bidin. Rejê bilê Birêz Qasım Ergün dipirse êvar baş pirsa min gelo di desturê de cezayê îxanetê çi ye û di praktîkê ew ceza bi vî awayî dimeşe mînak di dagirkirina Kerkûka piştgiriyê. Qesta wê herhal ew destur ewa destnivîs e, reşnivîs e. Ema da eger îxaneyê netewî millî ke faktörên siyasî yan kesek hemwelatiyek
کرد جزای ئەم ئیخانەتە نەتەوی چییە؟ ئەو پرسا میناک و داگرکردنا کێرکووکێک و تسلیمکردنا کێرکووکێ قەستەوێ ئەوە ئێک و پشکریە داگرکردنا کێرکووکێکردنا ئەوە گەلۆ نە ئیخانەتە ملیە جزای وێ قانونێدا دەستورێدا چییە؟ بەڵێ وەڵاهی لە دەستوردا لەو بابەتە شتێک نییە، یعنی بە ناوی ئەوەی کە بڵێ خیانەتی نیشتیمانی وەکو چەمک وەکو تێرم وەکو کۆنسێپت مەسەلەن هاتبێتە پێناسەکردن، یان ئەگەر کەسێک لایەنێک خیانەتی نیشتیمانی کرد چاوە لەگەڵوی هەڵس و کەوت دەکرێت. دناو یاساین هەرێمێدایش نییە بە ناوی ئەوەی کە بە ناوی خیانەتی نیشتیمانی نا، بەڵام لە یاسادا هەیە یعنی کە هەموو حزب و لایەنێکی سیاسی هەموو هاوڵاتیەک نابێت دژی بەرژەوەندی وڵاتەکەی بێت، سەلامەتی و یەکگرتووی گەل و خاکەکەی بخاتە ژێر پێوە، سەلامەتی و یەکگرتووی گەل و خاکەکەی بە پێچەوانەی ئەوەوە هەڵوێست هەبێ یان کاری لەم شێوەیە بکات. ئەمە دەمێنێتەوە سەر ئەو لیژنەیەی کە لە داهاتوو بە پێی قانون لە پەرلەمانی کوردستان پێک دەهێنرێت. ئایا مادە هەبێ سەبارەت بە خیانەتی نیشتیمانی و تعریف بکرێ و حاڵەتەکان چین بۆ خیانەتی نیشتیمانی، و ئەگەر شتی ئەوەش هەبێ لە دەستوردا تەنها دەگوترێ ئەمە بە قانون ڕێک دەخرێ، واتە تعریفی دەکە و پاشان دەبێ بڵێ بە قانون ڕێک دەخرێت. ئەجینە لە ناو دەستوردا سزاداناندرێ، زیاتر لە ناو قانوندا سزادادەندرێ، بەڵام ئەگەر باسیش بکرێ دەبێ بگوترێ پەرلەمانی کوردستان قانونی بۆ دەردەکات تا لەوێ بەڵام دەستور دکارە ئەو فەنۆمەن ئەو بویارە پێناسە بکە. دەزانی دەستوری هەر وڵاتێک دەبێ ڕەنگدانەوەی واقعی کۆمەڵایەتی و سیاسی و کللتوری و جوگرافی ئەم وڵاتە بێت. هەر بۆیە دەستوری هیچ وڵاتێک کۆپی دەستوری وڵاتێکی تر نییە. ڕاستە لێکچوون هەیە و سوودوەرگرتن هەیە، بەڵام دەستوری هەر وڵاتێک لە یەکێکی تر جیاوازە. هی ئێمەش وایە آخر هیچ وێلاتە ئیخانەتە نێتەوی ئیخانەتە ملی عەفو ناکەتن هیچ وێلاتە کاک یەشار لە واقعی ئێمەدا کە ئێمە کێشەی تایبەتیمان هەیە، هەندێک ڕوودا و ڕوویان داوە کە لە ڕای گشتی و لە میدیا و لە سۆشیال میدیا و بۆ چوونی جیاوازی هەیە و باسی ئەو دەکرێت کە خیانەتی نیشتیمانیە. تۆ دەکرێ ئەگەر حزب و لایەنەکان دواتر ئەو لیژنەیە کە درافتی دەستور ئامادە دەکات دەکرێ لەم بارەوە لە ناو دەستوردا شت بڵێن و پێناسەی بکەن کە خیانەتی نیشتیمانی چییە و لە چه حاڵەتێکدا خیانەتی نیشتیمانی ڕوودەدات و پێوەرەکانی چن، تایبەتمەندەکانی چن. دواتر ئەگەر سزا پێویست بکرێ دەستور دەڵێ دەبێ بە قانون سزا دیاری بکرێ، دەنا سزای ئەم حاڵەتانە لە ناو دەستوردا یعنی عادەتەن لە ناو دەستوردا ناچێتە ناو وردەکاری سزاوە، بۆ قانون بەجێ دەهێڵێ.
پرسیارن تر پرسیارن دن رژی بله evindar Tekin evindar rejia çarpel medyaya mamoste pırs dike mamoste bahsa lejneyin taybet ve pırskireken taybet gir gelo bu mafu azadiya jinan bu berilêgirtina tundutijiya li jinan lejneyek xebatek heye بەڵێ لە پرسی ژنان و ئافرەتان لە پەیوەند بە قانون و بە دەستورەوە بە تایبەتی لە ناو یاساکانی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا بایەخی باشی پێدراوە هەروەها ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان لیژنەیەکی تایبەتمان هەیە بە کاروباری ژنان و ئافرەتان هەروەها دەستگایەکی ترمان هەیە بە ناوی ئەنجومەنی باڵای خانمان کە دامەزراوەیەکی تایبەتیە سەر بە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمە خاص ئیش لەسەر پرسی ژنان دەکات هەروەها بە قانون لە ناو قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ئێمە کۆتامان هەیە کۆتای بۆ ئافرەتان کۆتا بۆ ژنان یعنی بە قانون دەبێ ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە 180 کەمتر نەبێت و هەروەها مەسەلەن قانون دەرکراوە لە پەرلەمانی کوردستان بۆ چۆنیەتی وەستاندن و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزانی و ئێستا لە وەزارەتی ناوخۆ لە هەموو محافەزات و لە هەموو قەزاکان لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی تایبەت هەیە بە بەرەنگاری توندوتیژی دژی ژنان و هی خێزانی ئیشی زۆر باشیان کردووە بەڵام هێشتا لەمڕۆ مەشاکیلمان هەر هەیە گرفت هەر هەیە لە ناو ئەو درافتەشدا ئەو درافتەی ساڵی 2009 هی دەستوری کوردستان کە ئامادەکراوە احتیمامی باش بە پرسی ژنان دراوە و من دڵنیام لە داهاتووشدا ئەگەر لیژنەی ئامادەکردنی دەستور پێک بهێندرێ بایەخی تەواو بە پرسی ژنان و بە مافی ژنان و دەدات لە ناو دەستوردا لەسەر ئەمە خەلا ژنان ناکۆکی بۆ دەستور بۆ ماف و ئازادیە ژنان لەگەل پارتیên ئیسلامی کوردستان ناکۆکی پرسکرێک هەیە نا لەسەر لە ڕابردوو ناکۆکیەکی ئەو تۆ نەبوو تەسەوڕ ناکەم لە ئێستاشدا ناکۆکیەکی ئەو تۆ هەبێت لەسەر ئەم پرسی ئیحتیمامدانی یاسایی و قانونی و بوونی موسساتی تایبەت سەبارەت بە پرسی ژنان یەکێتی ئەوروپا وابزانم ساڵی 2011 بوو پشتی دەرچوونی قانونی توندوتیژی دژی ینی قانونی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی و ئافرەتان ئەوان بەڕسمی سوپاسی هەرێمی کوردستانیان کرد یەکێتی ئەوروپا بەلێ گەلێک سپاس پرسێکی تر جاردن مستەفا قەڵپاک سرودا ئەی ڕەقیب گەوڕاندن ممکنە چێبە و دەستورەی نودا ژنووە بێ بەلوکردن گەلۆ ئەی ڕەقیب دەستور توانە بگۆرە طبعا ئێچێک لەو پرسانێکە لە ناو دەستوردا دەبێ هەبێت بریتە لە پرسی ئاڵا و پرسی سرودی نیشتیمانی دەکرێت لە ناو دەستوردا هەر ئەوەندە بنووسرێ بڵێ هەرێمی کوردستان ئاڵا و سرودی نیشتیمانی تایبەت بە خۆی دەبێ ئەمە بە یاسا ڕێک دەخرێت واتە
دەستور جەخت دەکا تەکید دەکا کە دەبێ ئاڵا هەبێ سرودیش هەبێ بەڵام جۆری ئاڵاکە جۆری سرودەکە جێدەهێڵێ بۆ قانون واتە بۆ پەرلەمانی کوردستان. بله. پرسین تر پرس ایوب آلاجبی رفراندوم 2017 مجرد چارنوس نهاتیه میسوگر کرن سدی نوتو سه بله او پرسیاره که گلو به مجرد به رفراندوم ما فی چارنوسی نهاته میسوگر کرن لا رفراندومی ساڵی 2017 کە لە 1993 ئەوانەی دەنگیاندا کە نزیک بوو لە 1970 ئەوانەی مافی دەنگدانیان هەبوو 79 تا 80 دەنگیاندا لەم لە 1970 کە دەنگیاندا لە 1993 وتی بەڵێ وتی بەڵێ بۆ سربەخۆیی. هیچ نتویک به ام رجایه بلنده ما فی خود چارنوس نکریان ما فی چارنوس چاره نکریان اما خەڵکی کوردستان ڕئی خۆی گوت بەڵام ئەمە وەکو تاریخ وەکو دیکۆمنت وەکو ڕاستیەکی سیاسی و تاریخی دەمێنێتەوە و کاریگەریشی لەسەر چارەنووسی گەلی کوردستان لە ئێستا و لە ئایندەدا دەبێت. بەڵام لەناو دەستوردا کە جەخت بکرێتەوە لەسەر ئەوەی کە مافی گەلی کوردستان مافی چارەنووسی هەیە ئەمە گونجاندنیەتی لەگەڵ ئەو پەیامەی کە لە ڕیفراندۆمدا خەڵکی کوردستان خستێ بەرچاوی دنیا. بۆیە ئەم ڕۆژانەش لە هەرێمی کوردستان بیرروبۆچوونی جیاواز هەیە کە ڕەنگە ئەگەر مەدەستور هەبێ ڕێگر بێ لە ئەو بڕیارەی کە خەڵکی کوردستان لە ڕیفراندۆمدا دایە. من بەش بە حاڵی خۆم پێم وانییە دەستوری هەرێمی کوردستان ببێتە ڕێگر لەو بڕیارەی کە خەڵکی کوردستان لە ڕیفراندۆمدا وتیان بەڵێ بۆ سەر بەخۆی بەڵکو زەمینە سازی گونجاو دەکات بۆ هەم مانەوەی ئەم کیانە سیاسیە هەمیش بۆ مستەقبەل ئەگەر بمانەوێ هەنگاوی تازە لەگەڵ پێشهاتی تازە لەگەڵ وەرچەرخانی تازە ئێمەش بڕیاری تر بدەین. بەڵێ پرسێکتر مستەفا کاڵپاک دەستورێکە کە ji bo Kurdistan tê fikrandin tê hezirkirin ûnîter navendîparêz an desentral ademî merkezî bêhê baş e kek Ömer bixwe çi difikire? بەڵێ بەڵێ من پێم وایە کە بەرێتە بەرسووە ئەوەدا بەڵێ من بەحث کرد لە لامەرکەزی ئیداری و لەگەڵ لامەرکەزی سیاسی و من لەگەڵ دیسەتراڵم بەڵام ئیداری نەک سیاسی ئەوەش کە هەبوو لە هەرێمی کوردستان ئەم درافتەی ساڵی 2009 لەگەڵ ناناوەندێتی بوو و لامەرکەزی بوو و دیسەنتراڵ بوو بەڵام ئیداری چکە ئەگەر بێتە سیاسی ئەو دەمی مەترسی لەسەر دابەشبوون دەبێ یان هەلومەرجی ئەو تۆ دروست دەکا کە
هەرێمی کوردستان بەرەو دابەشبوونی سیاسی تر و جوگرافی تر و ئیداری تر بچێتە لامەرکەزی ئیداری. بله بله رژه پرسین دن هبن از پرسێکی دبینم لێرە رژه گەلۆیە بینە پرسێکێژێ گوهار مامۆ پرسێکەیە پرسەمان gelek gencên me pir zîrek hene bilê gelek gencên me pir zîrek hene li Bakur Rojhilat Rojavayê Kurdistanê de lê bo wan çareserînîne berê wan perê wan tune bozanînge pereyê wan tuneye bozanînge gelo Kurdistan dikare bo wan gencên zîrek piştgirî bike پرسیاری بود دستلات اما بکن مامۆستا نێرینە خوا توانی ببێژێ ez bawerim pirseke girîng e بەڵێ وەڵا پرسێ گەنجان پرسێ مستەقبەلە بەس ئەوان مەشاکلی گەنجان بە تایبەتی گەنجانی کورد جیاوازە لەگەڵ هی وڵاتانی تر کە تۆ گەلێک بی نەتەوەیەک بی تا دەوڵەتی تایبەت بە خۆت نەبێ مشکلەی گەنجانیش زیاتر دەبێت. ئێستا مەسەلەن بەدەیان دەوڵەت هەن 100 ساڵە دەوڵەتن بەڵام نەیانتوانیوە مشکلەی گەنجان چارەسەر بکەن. مشکلەی گەنجان لە ڕووی خوێندنەوە لە ڕووی کارەوە لە ڕووی پشگیریکردن بۆ توانا و تااقەتی ئەوان لێرە لە هەرێمی کوردستان هەم بە قانون هەم لە ڕێگای بڕیارەوە هی حکوومەت هی پەرلەمان یان لە ڕێگای هەندێ دامەزراوەی ترەوە هەوڵ دراوە یعنی کێشەکانی گەنجان چارەسەر بکرێت. ئێستا یەکێک لە کێشەکانی گەنجان لێرە بێکاریە و نەبوونی ئیشە. مامۆستا پرسیارێ برێز گوهار مامۆ بێتر بۆ گەنجên ku daxwaz dikin ku bixwînin li pirçeyên Bakur Rojhilat û Rojavayê Kurdistanê ne ke herêmê Kurdistanê bixwênin belê bo yarmetî bo xwendina wan perwerdeyê wan bo li başûr لە باشوور بەڵێ لە ڕاستیدا ژمارەیەکی باش لە گەنجەکانی ڕۆژهەڵات و ئێستا هی ڕۆژ ئاوا و هەتا باکووریش لە هەرێمی کوردستان دەخوێنن. لە زانینگەی ئێمە کوردێ سووریا هی باکوور هی ڕۆژ ئاوا هەن و خوێندکارێ منە بەڵام بەشێکی ئەوەیە کە حکوومەتی هەرێم بڕیاری بۆ داون کە بخوێنن بەڵام بە پێی هەندێ ڕێنمایی مەسەلەن تۆ ناتوانی هەر گەنجێک بێ لەوێ تۆ داخلیکەی و بخوێنێ بەڵام ئەگەر ئەو مەرجی شەهادەی هەبێت یان بسەلمێنێ لە ڕووی زانستیەوە ئەو خاوەن توانایە لێرە دەرفەتی بە دوو زۆر بۆ دەڕەخسێندرێ. بەشێکی ئەوەیە لە زانکۆ حکوومیەکان کە ئەرکی لەسەر حکوومەتە دەخوێنن بەڵام ڕێژەی وان مەحدودە یعنی زۆر نییە بەڵێ سنووردارە بەڵام ئەوانی تریش دەتوانن بخوێنن لە زانکۆ تایبەتەکان بە پارە
بە پارە بخوێنن بەڵام پارەکەشی زۆر نییە. هەندێک جاریش ئەو زانکۆیانە ئۆفەر دەدەن بە مەسەلەن بە گەنجانی ڕۆژئاوا یان مەسەلەن بە گەنجانی AZD وەکە یارمەتینەوە بەڵێ ئەو بە تایبەتی ئەو کوردانەی کە هی باشوورن هی باکوورن یان ڕۆژئاوان یان هی ڕۆژهەڵاتن وەک پەنابەری سیاسی لە هەرێمی کوردستانن مناڵەکانیان لێرە گەنجەکان لێرە خوێندویانە اعتیادی ئەمە مافی وەرگرتنیان هەیە لە زانکۆکان و بەدەیان گەنج هی باکوور هی ڕۆژهەڵات هی ڕۆژئاوا دەرفەتی خوێندنیان پێدراوە و لێرە خوێندویانە. بەێ ئەو پرسیار ئەو بابەت پرسێکی زۆر گرینگە بڕاستی خواندنە و ئێمەژی حساسیەتی من بۆ خواندنێ گەنجێن کووردا هەیە ئەس باوەرم ئەم ڕۆژێن بێدا بەرنمەیەکێ لەسەر خواندنە گەنجێن کورد یە پارچەین دن ئەمێ بکەین گەلێک سپاس دکەم بۆ وێ پرسا گوهار مامۆ بەێ مامۆستا باوەرم پرس ئەو بوون داویە جەنابێتە ئەگەر دخوازە تشتێکی سەر زێدە بکە تشتێکی دخوازە تشتێک و مەجبیر کرد دخوازی ئەو بکێ داویە چ بێژش بۆ من. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس بۆ میوانداریەوە، سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون گوهداری مەبوون، سپاس بۆ بەشداریوان و پرسیار و کۆمنتێوان. وەڵا گرنگە لەسەر ئاستی نەتەوەیی گفتوگۆ لەسەر پرسی دەستور بێتەکردن. کورد لە دیاسپۆرا لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا هەوڵی ئەوە بدەن کە پشتیوانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی ببێتە خاوەنی دەستور بە شێوازی جۆراوجۆر دەتوانن هاریکار بن، دەتوانن بەشدار بن. ئەم گفتوگۆیە نمونەیەکە کە بۆەوەی دەتوانین ئێمە ئەم پرسە بە شێوەیەک گفتوگۆ بکەین کە ببێتە مای ئەوەی پرسی دەستور ببێتە پرسێکی ڕۆژ، هەروەها بیر و بۆچوون بێ، پێشنیار بێ، ئەفکار بێت بۆ ئەوەی لە داهاتوودا دەستورێکمان هەبێ کە دەستورێکی مۆدرن بێ، دەستورێکی دیموکراسی بێ، دەستورێکی مەدەنی بێت کە لە ئێستا و لە دوا ڕۆژدا ئێمە وەکو نەتەوە بەهێزکە گەلی کوردستان بەهێزکە ببێتە هۆی مانەوەی هەرێمی کوردستان و زیاتر بەهێزکردنی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتیش نەتەوەی کورد. بەێ گەلێک سپاس دکەم مامۆستا ئەمەر نورەدین، گەلێک خوش ئەو بابەت زێڵال کرد و نرێنی خوا بە ئارگومەنین بەهێز تا پێشکەشی تەماشەوانان کرد. gelê temaşevanên hêja em hatin daviya bernameyê bêguman nîqaşa li ser destûrê ji bo me pir giring e. Hêvîdarim agahdariyeké baş hate kirin. Me nexwast mesele destûr weka teoryek weka hukûka ew kê rola destûr di ئەوکە ملەتان دا چێبوونا دەولەتان دا چییە ئەم ببێ بابەتی بپەیون وەکە تەۆریک لێ ئێمە ئەزمونەکەیە لە باشوور ئەوە نزیکە 20 ساڵانە کو باشوور وەکە پارلەمانت وەکە دەمو دەستگەهێن دەولەت بوونێ یاسایان چێ دکە
prensipên destûrê de facto ava dike belê berê bi 20 salan 2005 de an 2013 de hebildanên ku destûrekî Kurdistanê ya nivîskî hebe û ew ji aliyê referandumê bête pejirandin neçû serî lê ez bawer dikim ku ew hemû ezmûne ew hemû tecrübe îro ji bo me rêgehek vedike asoyek vedike perspektîvek vedike ji bo ku em destûrekê demokratîk destûrekê ku di navbera devletbûn û hemwelatiyên Kurdistan de bibe peymaneke sosyal peymaneke hukukî ya ku maf û azadiyên hemû hemwelatiyên hemû PKK'yên netewî û nasnameyan mîsoger bike were çêkirin de facto ew destûr bingehên vî hatiye çêkirin gelek pirsgirêkên ku me li vir destnîşan kir ê ku nakok bûn nakokî bûn berê ez bawer dikim ku ewana hatine çareser kirin hatine yasayî kirin û hem mesele yasaya serokatiya Herêmê Kurdistan hem mesele sekülerizma destûrê bawer dikim ku pirsgirêkên girîng ê ku dikare bibe asteng vê carê ku destûr neyê nivîsandin neyê qebûlkirin tune nemaye hêvîdarim ji îro şunda li ser destûrê xebatekî baş vekirin da ku ew merheleyên ku mamoste Doktor Ömer Nurettinî behs kir pêşî di navbera hêzên siyasî de paşê di parlamentoyê de û qonaxa dawî de di hizira ewka îlahiya millî milletê de bête pejirandin û em dibêjin destûr edaviyê tiştê ku destpêkê de divê min bigota daviyê bi vê zê gotinê xwe gerê bidim em dibêjin destûr ji aliyê bakurî wan rojawayiyan destûr veke ku rêdayîn îzindayîn yan ew kirin lê ya rastî mesele destûr çawa ku mamoste di destpêka xeftina xwe de kir ew yasaya ye padîşahê yasaya ye ew damezrandina dewletê ye yani dewletname ye ya rastî destûra dewletê ye dewletekê ye ne tesadüfe ku di zimanên latînî di hemû zimanên Ewropî re ji zimanên latînî ketiye ew constitution yani ê avakirin ê çêkirin ê damezrandin girêdayî bi dewletê we ye hêvîdarim ku em jî damezrandina dewletê bi qebûlkirina destûrê tewam bikin û ji bo ku we heya vê saetê bi me re bûn we guhdar kir we temaşe kir we bêşdar kir we pirsa kir we şirovek kir em spasiya we dikin heta di bernameyekê din ya çarpel medya di diyaloga akademîk de hûn bimînin di xêr û xweşiyê de êwar baş.